لوتکەی ناتۆ بۆ ساڵی 2026 کابڕیارە سێشەمە و چوارشەمە لە ئەنقەرەی تورکیا بەڕێوە بچێت، تیایدا تیشک دەخرێتە سەر چۆنیەتی جێبەجێکردنی بەڵێنەکان بۆ زیادکردنی خەرجەکانی بەرگری وڵاتانی ئەندام، دوای ئەوەی چەندین جار سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ داوای لێکردوون کاری زیاتر لەو بارەیەوە بکەن. لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تروت سۆشیال ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو سەرۆک ترامپ ڕایگەیاند کە هەتا ئێستا ئەمریکا لە هەموو وڵاتێکی تر پارەی زیاتر بۆ ناتۆ خەرج دەکات بۆ پاراستنیان بەبێ ئەوەی هیچ سوودێک لەم کارە وەربگرێت. ئەمە گاڵتەجاریە. هەروەها لە لوتکەی ناتۆدا تیشک دەخرێتە سەر پشتیوانی لە ئۆکرانیاش. پێش کۆبوونەوەکە سەرۆک ترامپ ڕۆژی دووشەمە لە کۆشکی سپی بە ڕۆژنامەوانانی ڕاگەیاند ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا هەست بە فشار دەکات سەبارەت بە ململانی بەردەوام لە ئۆکرانیا. پێم وایە ئێمە زۆر نزیکترین لەوەی خەڵک دەرکی پێ دەکات. سەرۆک پوتین دەیەوێت کۆتایی پێبێت، لە ڕاستیدا سەرۆک زلێنسکیش دەیەوێت کۆتایی پێبێت. ئێستا ئەوە دەچینە ناتۆ باسی ئەوە دەکەین. پێم وایە کۆتایی پێدێنین. لە پەراوێزی لوتکەکەدا سەرۆک ترامپ بڕیارە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا، ڤڵادیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا و ئەحمەد ئەلشەر سەرۆکی سووریا کۆ ببێتەوە. لێرە لە ئەنکارایە چاوەڕوانیم لە وڵاتان ئەوەیە کە بەرنامەی ڕوون دیاریکرا و جێگای پەسەند بۆ گەیشتن بۆ ئامانجە لە سەدا 50 پێشکەش بکەن و ئەوەی تا ئێستا خراوەتە ڕوو جێگای سەرنجە. تەنیا ساڵێک دوای پرۆژەیەکی 10 ساڵی دەبینم کە هاوپەیمانانی ئەوروپایی و کەنەدایی لە ئێستادا دەوری لە سەدا 4 بەرهەمی ناوخۆی خۆیان لە بواری بەرگری و ئاسایش تەرخان دەکەن. سەرکردەکان ساڵی ڕابردوو ڕێککەوتن لەسەر ئەوەی هەر ئەندامێکی ناتۆ تا ساڵی 2035 لانی کەم لە سەدا 5 بەرهەمی ناوخۆی گشتی خۆی بۆ خەرجی بەرگری تەرخان بکات کە لە ساڵی 2025ەوە بە ڕێژەی لە سەدا 20 زیادی کردووە. مات ویتێکر باڵوێزی ئەمریکا لە ناتۆ پێش لوتکەکە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کە سەرۆک پێشبینی دەکات هاوپەیمانان بە زووترین کات بگەنە ئامانجی خەرجیەکانی بەرگری و جەختی لەوە کردەوە کە ئەم لوتکەی ئەنقەرەیە بەڕاستی کاتێکە بۆ ئەوەی هاوپەیمانان هەنگاوی خێرا بنێن. سکرتێری گشتی ناتۆ مارک ڕوتە ڕۆژی دووشەمە تیشکی خستە سەر پێشکەوتنەکان بەرەو ئامانجی خەرجیەکان.